بناوی خدایی بخشندەی مهرەبان، سەڵەوات و سەلامی خوا دەنێرین بۆ پێغەمبەری سەروەر و سەردار و نازدارمان و بۆ یار و هاوسەر و یارانی ئەو. عەزیزەکانم، ئەسەلام عەلەیکم و ڕەحمەت الله و بەرەکاتوو. حەقیقەتەن ئەم بەیانەیە کە من هاتم وەختێ ئێوە قسەتان دەکرد، دەمەوێت ئەم خۆشحاڵیەم نەشارمەوە کە دنیایەک دڵم خۆش بوو بەڕاستی. یعنی ئەوەندە وەکۆ خۆشیی کە تەنها ناخی مرۆڤ هەسی پێ دەکا، ئەوەندە ناخم پڕ بوو لە خۆشی، ئەوەندە دڵم خۆش بوو کە ئێوەم بینی. بۆیە بەڕاستی نێوچەوانی بەرز و بڵندی یەکەیەکەتان ماز دەکەم. هەر ئەوانەی بابەتیان هەبوو، هەر ئەوانەی تێبینیان هەبوو، هەر ئەوانەی دانیشتبوون و گوێیان گرتبوو، یەکەیەکەتان بەڕاستی دڵخۆشتان کردم. چکە ئێمە بە قۆنا خاتوین وەختی خۆی لە قوتابیانە وەکو ئێوە ئیشمان کردووە، دواتر لە سکرتارێتی قوتابیانە ئیشمان کردووە، دواتر چوینە ناو پێگە و پایەکانی حزب. من وەکو هاوڕاز نازانم خۆناسینی خۆم لە ڕووی فکر و نووسین و ئەدەب و ئەمانە شتم هەیە و ینی کتێب و شتیشم چاپ کردووە و خەریکیشم و بەردەوام لەو بوارە خەریکی خزمەتکردنم. سواز بۆ خی گەورە کە لە خولی سێمیش ئەندام پەرلەمان بووم و ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقین ئەبووینەوە، ئەوەندەی توانیمان خزمەتی خەڵکی خۆمان کردووە و چ لە دیوی ناوە چ لە دیوی دەرەوە لەخوا بەزیاد بێ. من ئێستاکە ئەگەر بڵێن تۆ خەریکی چیت، چونکە زۆر جاران پرسیارە دەکا، من خەریکی زۆرترین خوێندنەوە و نووسین و ئەو بابەتانم کە پێویستە بەڕاستی قسەی لەسەر بکرێ وەکو بواری تایبەت بە ئافرەت. و هەندێک شتی شاراوە، هەندێک شت هەیە کە زۆر وەکوڵێ زەوئی نەخراوەتە سەر، زۆر ئاماژەی پێ نەکراوە، زۆر زەق نەکراوەتەوە، خۆشی حەقیقەتێکە و هەیە لە بوارە ئیمانیەکە و لە بوارە فکریەکە خەریکم. ئیتر ئەوەندەی کە بە ئەندازەی توانە وسعەکەی ئێمە کە توانامان هەیە، ئەلحەمدوللا خەریکی ئەم داوەیەین، خەریکی ئەم بانگەوازین و خۆشمان بۆ ویلایەت تەرخان کرد و خۆشمان یەکلایی کردیتەوە. ئەوەی کە من قەرارە لە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست باسی بکەم، باسی هۆکارەکانی ئیماندا مەزراویە لای گەنجان، لای لاوان. تەمان حەقەتێکی حاشا هەڵنەگرە کە ئیمان بۆ دڵی ئینسان ڕۆشناییە، نورە و سەرەدەری هەموو ئەو ڕێگانەیە کە ڕۆ و ڕاستی و بەرە و ڕاستی ئینسان دەبات. بێ ئەو نورە کاروبارەکانی ئینسان تێکەڵ و شێوا و ناشازە. ئیمان حەقەتەن دەبێتە ڕۆشنایی چاوان، دەبێتە ڕۆشنایی دڵان، دەبێتە ڕۆشنایی ژیان، دەبێتە ڕۆشنایی قیامەت. یعنی بۆ هەمووی هەر ڕۆشناییە، بۆ هەمووی هەر نورە بەڕاستی. بۆیە خی گەورە لەسەرەوە ڕاماندەوە سێنێ بە ئاگامان دێنێتەوە کە ئاگامان لێبێت، چاوی دڵمان بە ئاگا بێت، چاوی دڵمان ڕوون بێ و چاوی دڵمان کوێر نەکەینەوە. باسی کۆرەیی چاو لە قیامەت و لە دنیاە بەو شێوەیە نییە، ئیلا ئەوەیە کە چاوی دڵ کوێر بخوانە خواسە، ئەمجا چاوەکەی دیشکە بە دیوی معنەوی و بە دیوی مادی ئینسان لە دەستدەدا. بۆیە رب العالمین دەفەرمێ ومن كان في هذه أعمى، يعني مەبەسی دیوە دنیایەکەیە، مەبەسیشی کوێری دڵانە، فهو في الآخرة أعمى وأضل سبيلا. بۆیە دەبێت زۆر ئاگامان لێبێ ئەم دنیاە وەکو ڕۆشنایی ئیمان، وەکو ڕۆناکی ئیمان، وەکو حەقیقەتی ئیمان کە دەبێت پەیڕەوی بکەین و دەبێت ژیانی تێدا بکەین بۆ بێنی، چونکە ئەو زۆر سەختترە. دوایی ڕۆژی دوایی بۆ ئێمە زۆر سەختتر دەبێت ئەگەر لەو دنیاە خوا نەخواسە چاوی دڵمان ڕۆشنانە بێ. پێغەمبەری سەرۆرمان کە پێناسی ئیمان دەکات و تعریف لە ئیمان دەکات، هەڵبەت فەرمایشتی زۆری پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە وردی و زۆر بە دەقیقی باسی ئیمان دەکات. بەڵام لە تعریفی ئیمانە ئەو فەرمایشە زۆر وەکو ناودار و زۆر مەشهورەی کە هەیەی ئەفەرمێ ئیمان ئەوەیە کە لە دڵی ئینسانە ئیقرار دەبێ، بەرقەرار دەبێ و ئۆقرە دەخاتە دڵی ئینسانە و کردار و کردەوەی ئینسانیش جێبەجێکاری ئەو ئیمانن، ینی ڕنگدانەوەی ئەو ئیمانن کە لە دڵی ئینسانە. بۆیە ئیمان بە پێی فەرمایشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە لە دڵانە ئۆقرە بگرێ، ئیقرار بکە و کار و کردەوەکانی ئینسانیش جێبەجێکاری ئەوە بن. بەدیع الزەمان دەربارەی ئیمان
دەڵێ ئیمان ئەوەیە کە مرۆڤ بەهۆی ڕۆناکی ئیمانەوە بەرەو بەرزترین پلە دەچێت و بەمەش نرخ و باەخێکی بەرزیان شکۆی بۆ پەیدا دەبێ نرخ و باەخێکی ئەو تۆی دەست دەکەوێ کەوای لێ دەکات شایانی بەهەشت بێ مرۆڤ دەکاتە ئەوەی کە دەیخاتە ئەو منزڵەی ئەو شوێنەی کە شایانی بەهەشت بێ بەڵام ئەگەر ڕێی کوفر بگرێتە بەر مرۆڤ ئەوە بەهۆی ئەو تاریکی کە لەو ڕێگایە تووشی دەبێ بەرەو نزمترین پلە دەچێت بەهۆی ئەوەشەوە وای لێ دەکات کە شایانی دۆزەخ بێ بۆیە ئیمان ئینسان بەرز دەکاتەوە باڵای دەکا و ئینسان وا لێ دەکا کە شایەن بێ بەو بەهەشتەی کە خوای گەورە وعدی داوە بە بەندەکانی پێیان بدە. جا مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس ڕەحمەتی خوای لێ بێ وەسفی دڵی ئینسان دەکا وەسفێکی جوانی ناسکی سادەی دڵی ئینسان دەکا کە ئینسان دڵی چۆنە دڵی ئینسانەکان چۆنە دەفەرمێ دڵی ئادەمی لە یەک جیایە دڵێ پۆڵایە و دڵێ مینایە دڵێ تاریکە و دڵێ ڕۆناکە دڵێ ناپاکە و دڵێکی شپاکە دڵێ جلێوگای جەمال و نورە ڕووی لە بارەگای قورب و حزورە ئەوەیە دڵی ئینسانی ئیماندار دڵێ جلێوگای جەمال و نورە ڕووی لە بارەگای قورب و حزورە دائیم خوای گەورە حزوری هەیە ناو دڵی ئەو کەسە دائیم بە ئاگایە ئەو کەسەوە ئەو کەسە ڕووی لە خوددایە بۆیە دڵێکە کە ڕاستەقینە بێ دڵێکە کە خوای گەورە لە ئێمەی بێ ئەو دڵە کە جلیوگای جەمال و نور بێت و ڕووی لە بارەگای قورب و حزور بێ بۆیە هەمیشە دەبێ ئاگامان لە دڵمان بێ دڵ هەستیارترین بەشی ئێمە جەستەی ئێمەیە لە دیوی معنەوی کە گرنگە لە دیوە مادیەکەی پارچە گۆشتێکە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ بەڵام دیوە معنەویەکەی هەموو شتێکە سەرکردەیە قائیدە ڕێبەرە هەموو کارەکان لێەوە بڕیاری لەسەر دەدرێ عقلی ئینسان کە لە بەرزترین شوێنی ئینسانە وەکو ڕاوێژکردن و وەکو لێکدانەوەی هەیە بەڵام بڕیارەکە لە ناو دڵە جێگا دەگرێت و لە ناو دڵا دەدرێ ڕۆناکی ئیمان طبیعەتی وایە ینی دڵی ئینسان بە زیندوی ڕادەگرێت سەعادەت بە دڵی ئینسان دەدا وا لە ئینسان دەکات جۆرێک لە خۆشی و لە کەیف خاتە دڵی ئینسان تەنها ئەو کەسەی کە ئەو ئەحساسەی بۆ دروست دەبێت ئەو هەسەی بۆ دروست دەبێت دەزانی ئەم چێژی ئیمانە چییە ئەم خۆشی ئیمانە چیە ئەم خۆش حاڵیە چییە لە نێو دڵی ئینسانە دروست دەبێت بۆیە یعنی لە وەختێکە هەندێک لە زاهیدان و عاریفان کە ئەم ئەحساسیان بۆ دروست بووە گوتویانە ئەگەر ئەهلی بەهەشتێ وەکو ئێمە دڵیان خۆش بێ دیارە جێگایان خۆشە یعنی تۆ لە دنیات تەوان ئێمە هەمومان کە ئەو ڕێگایی بە دوای دادڕۆین ئەو ڕێگای گرتومانە ئەو ڕێگایی لە پێشمانە ئەوەیە کە ئەمانەوە بچینمە بەهەشت بەڕاستی بۆ بردنەوەی بەهەشتە بەڵام کاتێککە لە دنیا ئینسان دڵی بە ئیمانەوە پڕ دەبێ کاتێ دڵی جێگای ئیمانی دەبێ کاتی ئیمان لە عەرشی دڵی ئینسانە دەبێت لە بەرزترین و باڵاترین پلە دەبێ ئینسان هەست بە خۆشێک دەکە ئەم خۆشێ مەگە هەر ئەو کەسە هەستی پێ دەکەم کە ئەحساسەکەی بۆ دروست دەبێت بۆیە ئەو عاریفانە ئەو زاهیدانەوانی گەیشتونەتە ئەو مەقام و پلەیە گوتویانە ئەگەر ئەهلی بەهەشتێ وەکو ئێمە دڵی خۆش بێ دیارە جێگایان خۆشە حتا مەسەرەن قەولی تر هەیە هەندێک وتویانە ئەگەر پاشاکان بزانن چ خۆش حاڵیەک لێنێ و دڵی ئێمەدە دێن سینگمان شق دەکەن و بۆی خۆشیەکەی ئێمە بن بۆیە ئەو خۆشیە لەو ئیمانەوە دروست دەبێت کە ئینسان لەگەڵ خوای گەورە پەیوەندی دەبێت لەگەڵ خوای گەورە تەجەلای دەبێت ئیمام ابن القەیم لە مەدارج السالکینە دەفەرمێ لە دڵا بۆشاییەک هەیە پڕ نابێتەوە تەنها بەڕووکردن لە خودا نەبێ ئەو فراغەی لە ناو دڵی ئینسان هەیە تەنها بەوە پڕ دەبێتەوە ئینسان ڕوو لە خودا بکە دەفەرمێ وەحشەتێک غوربەتێک هەیە لە ناو دڵی ئینسانە پڕ نابێتەوە ئیلا بە لەگەڵ خودابووندا نەبێت و دەفەرمێ خەمباریەک هەیە لا ناچێ تەنها بە ناسینی خودا نەبێت و بەڕازگۆی لەگەڵ ئەودا بوون نەبێت دڵە ڕاوکەیەک هەیە ئارام نابێت تەنها بەوە نەبێ کە بیرت لای خودا بێت بڵێ سەی حەسرەتێک لە ناو دڵی ئینسانە هەیە کە دڵ دانامرکێت تەنها بە ڕەزامەندی بە فەرمانەکانی خودای متعالا نەبێت و ئەمر بە نەهی خدا و ئەمر بە نەهی و فەرمانکردن بە چاکەکان کە خوای گەورە داوامان لێکردەوە دەست لە ملانکردن لەگەڵ ئەمر و نەهی خوددا بەوە دڵ ئارام دەبێ و بەوە ئینسان ئاسوودە دەبێت کە ئەمری بە معروف کرد و نەهی لە منکەر کرد
شاژنی عارف و ئیماندار و زاهید و خواناس لە پلە و مەقامێکی ئیمانی زۆر بەرزدا کە ژیانی کردووە ڕابعەی عەدەوی. طبعا تا ئێستاکێ قدوای زۆرمان هەیە، پێشەنگی زۆرمان هەیە لەو بوارەی کاکە لە بواری خوداناسی و لە بواری عارفی و لە بواری زاهیدیە، بەڵام ئەوی لە هەمویان ناسراوترە زۆرتر. ئەگەر بڵین بابەتێک، ئەگەر بڵین وەکو نووسینێک، ئەگەر بڵین کتێب هەبێت تەنها هی ئەم تشکە من بەڕاستی بەدوای زۆر مەسەن بۆ نمونە ئێمە شەهدەی کچی ئەحمەدی دەینەوەریمان هەیە کە لەو نمونانەکە دنیایەکی تر نمونە مامۆسای زۆرێک لە مامۆسا نەک مامۆسا زانە هەرە گەورەکان بوون کە ئێستا ئێمە لەسەر مەهنەج و نەهجی ئەوان دەڕۆین، بەڵام سەرچاوەیان کتێبیان نووسینیان بەرچاو ناکەوێت بەڕاستی کە زۆر بەدوای داگەڕاوم. یعنی یەکێکی وەکو ابن جەوزی بۆ خۆی دەڵێ، ابن عەرەبی بۆ خۆی دەڵێ ئەوانە ابن شەهدەی کچی ئەحمەدی دەینەوەری ئەوەی حەدیسی پێیان گوتووە، علمی حەدیسی پێیان گوتووە، بەڵام کە بە شاهێدی ابن عەرەبیش دەڵێ ئەوەندەی تەمەن لە تەمەنێکی پیریە کە چۆتە مەکە ئەو کاتە کە شەهدەش لەوێ بووە کە تەمەنی لە سەروی 90 ساڵ بوو، یعنی دەرسی نەگۆتۆ داوای لە براکەی کردووە کە بەڵکو دەرسی بۆ دابنێ ئەوانە دەڵێ ینی ابن عەرەبی کە قسە دەکات دەڵێ لای هیچ مامۆسایەک کە علمی حەدیسم خوێندە بێ ئەوەندەی شەهدەی کچی ئەحمەدی دێنەوەری دەڵێ چێژم نەبردووە. هیچ مامۆسایەکم بەقەت ئەو مامۆسایە دەڵێ ینی بە شیرینی ینی بەو شێوەیە کە من بەڕاستی زۆر چێژم لێ بردووە حەدیسم لای هیچ مامۆسایەکی کرد. طبعاً لە دنیایەک مامۆساوانە دەوران دەور هەموو دنیا گەڕاون بۆی علمێکیان دەستکەوێ بۆی بخوێن، بەڵام مەبەستمەوەی سەرچاوەکانی بابەتەکانی وەکو نووسین و کتێبەکانی دەست ناکەوێ. بەڵام کەسێکی وەکو ڕابعە عەدەوی هەندێک لە شتەکانی هەندێک لە سەرچاوەکانی ماونی دەست دەکەوێت. جا قسەیەکی مەشهوری دەڵێ ئەوەندەی سەرقاڵی عشقی خوددام نامپەرژێتە سەر ئەوەی کە ڕقم لە شەیتان بێ. یعنی تەماشای ئەو دڵەکەن دەبێت چ دڵێ بێ ئەوەندە لەگەڵ خوا بێ. یعنی حتا مەسەلەن هەندێک لەو عارفانە بازەکەن پیاویش بوونە دەڵێن ئێمە دانیشتوین لەگەڵ ڕابعە عەدەوی شەو دانیشتوین تا بەیانی مەلابانگی داوە. ئەوە قسەیە نییە لەسەر بابەتی زۆر قسەکردنی، دەڵێ ئەوەندە مناقەشاتی ئیمانی و معنەویمان کردووە ئاگامان لێ نەبووە تا ڕۆژ ینی بانگی بەیانی داوە. شەو بە درێژایی شەو باسی بابەتی ئیمانی و مەسائیلی ئیمانیان کردووە. بۆی ئەو دەڵێ من ئەوەندە عشقی خوددام سەرقاڵی عشقی خوددام نامپەرژێتە سەر ئەوەی کە ڕقم لە شەیتان بێ. بۆیە ینی ئێمە ئەوەی کە لە سەرمان پێویستە بۆی زۆر خۆشحاڵ بین ئەم دینە بە حەقیقەتی خۆی چێژی لێ بین بەڕاستی دین لە ڕواڵەتکاری دەربێنی بە حەقیقەتی خۆی. ئەو دینە هەر کەسێ چێشتی بێتی هەر کەسێ طبعاً ئێمە ینی دەقی مەلموس و دەقی نەسی مەلموسمان هەیە کە فەرمایشەکانی ڕەب العالەمین و فەرمایشەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەلیلی قسەی عولەماش کە هەر کەسێ چۆ ناو حەقیقەتی دین چێژی بردووە کە هەر کەسێ چۆ ناو دین بەڕاستی لەم چێژی ئیمانیە کەڵکی بردووە. لەبەرەوە ئینسان دەبێت دڵی خۆی بکاتە جێگای خوددا. دڵی ئینسان کە جێگای خوددا بوو جێگای شتی خراپەی تێدا جێگا نابێتەوە. یعنی حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ لە فەرمایشەکە ئیرەیی حەسوودی لەگەڵ باوەڕا لە دڵی کا جێگای نابێتەوە. ها چکە ئیرەی ئینسان بەرەو وەکو بڵێ دەیەوێت خراپە بۆ خەڵکی تر ینی بە خراپە مامەڵە بکات لەگەڵ خەڵکی تر ینی نیعمەتەکانی خوددا لە خەڵکی تر دابڕنێ دەیەوێ ینی بە جۆرێ بێت ینی تەمان نائارامیەکی توش دەبێ ئەو نائارامیە سەر بۆ نەخۆشی دەکێشێت کە حەز دەکات هەرچی بۆ خەڵک خۆی گەورە پێی داوە بۆ ئەو بێ. یعنی یەکێ لە حالەتەکانی ئەوەیە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی ئەم حالەتە طبعاً دڵی ئێمە کە خوا تێیدا گەورە بوو خوا تێیدا گەورە بوو ئیمان تێیدا بەهێز بوو بەو خودایە بە ڕەب العالەمین بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیتر دەبێتە جێگای خوددا جێگای خراپی تێدا نابێتەوە. مەجالی ئەوەی نابێت باسی ئەو بکا و ڕقی لەو بێ و لەگەڵ ئەو خراپ بێ و یعنی خەریکی خۆی و خوا دەبێت کە خەریکی خۆی خوا دەبێت لەگەڵ هەموو دەوروبەرەکەی جوان مامەڵە دەکات چاک مامەڵە دەکات دروست مامەڵە دەکات. بۆیە مەولانە دەڵێ ئەی خوددا جێگا لە دڵما تەواوی دڵما. یعنی ئەسڵ وایە بەڕاستی ئینسان جێگای شتی کرد لە دڵ خۆی نەکاتەوە کە بە تەبیعەتی ئینسان بە سروشتی ئینسان شتی تر دەکەوێتە ناو دڵی ئینسان و ئاگا بێتەوە. یعنی ئێمە بۆ ئەو
خۆمان لەسەرەوە دەکەین بۆی بە ئاگا بێتەوە خۆوە نییە ئینسان تەواو لە هەموو خەتایەک بێ ئەوە بێ خەش بێ ینی هیچ خەتایەکی توش نەبێ چکە ئینسان تووشی هەڵە دەبێت تووشی فکری خراپ دەبێت تووشی ئەو لە ئەولایەک دەبێت تووشی گوناه دەبێت تووشی ئەو شتانە دەبێت بەڵام کاتێک کە تۆ یەکسەر و ئاگا هاتیتەوە خودات لە جێگای ئەو شتانەدانا ئیتر هەموو ئەو شتانە لە خۆت دوور دەخەیتەوە ناچیتە ناو ئەو بابەتانەی کام وا لێ دەکات دڵت کرمێ بکات دڵت تووشی نەخۆشی بکات دڵت تووشی سەرگەردانی بکات دڵت تووشی ناڕەحەتی بکات دڵت تووشی نائارامی بکات بۆی ئەم قسەی ئیبن قەییممانێناوە زۆر مهمە لەوێوە ئیش لەسەر ئەوە بکەین کە ئێمە دڵمان تەنها بۆ بەستینەوە کە دڵمانتەوە بۆ بەساوە بە تەواوی شتەکانیت کە دەتوانین مامەڵەی دروستی لەگەڵ بکەین مامەڵەی تەندروست بکەین بۆیە ئێستا عەزیزەکانم ینی ئێستا ئێوە لە تەمەنێکان بەڕاستی لە هەرەکی لاویتاندان کە تەمەنێکە ئینسان بەڕاستی تەواو لێرەدا وەکو بڵێ ئاراسی ژیانی خۆی یەکلایی کاتەوە تەواو لێرەدا ینی خوددا بە هەمومانە کە لە قورئان بازەکە بە هەمومانە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان بازەکە و بۆمان شی دەکاتەوە و تێمان دەگەێنێ و بەیانی دەکا خوددا بەو شێوەیە بخێنە ناو دڵمان خدا بەو شێوەیە بخێنە ناو دڵمان یعنی ئێستا مەسەلەن کەسێکی وەکو مەولانە لە سەردەمێکا دروست بووە حاجەیەکی ئێکجار پێویست بووە بەوەی کە مەولانەیەک دروست بێ لە هەر سەردەمێکە هەندێک شت حاجە دەبێ پێویستی دەبێت لە سەردەمێکا لەوانەیە فەلسەفەیەکی وشک پێویست بوو بێ هەندێ بابەت هەندێ هزر لەوانەیە دروست ببێ ئیلا دەبێ وەکو ئیمام غەزالی هەندێک جوابی هەیە بۆ ئەوە دەبێ ئیلا جوابدانەوەیەکی هەبێ بۆچی لە سەردەمی مەولانە شتێ دروست دەبێ باسی معنەویاتە باسی دیوی معنەوی دڵەکانە باسی ژیانێکە کە زۆرتر پەیوەندی بە دیوە معنەویەکەی هەیە چکە لەو سەردەمەدا ئەوەندە فەلسەفە باس و بابەتی فەلسەفە و فکری هات بۆ پێشەوە خەڵکەکە خەریک بووتەوە لا دەبوون لە بابەتە ئیمانیە معنەویە چێژە ئیمانیەکەی ناو دڵیانە بۆیە مەولانەیەک دەیوێ پێمان بڵێت چۆن بژین و دڵمان چۆن بێ و لەگەڵ دڵی خۆمانە چۆن مامەڵە بکەین و لەگەڵ ئەو خوایی کە خالقمانە ئەو خوایی کە لەسەرمانە خاوەنمانە چۆن مامەڵە بکەین ئەو خوایی کە بەرنامە و نەهجی ئەومان هەڵگرتووە چۆن مامەڵە بکەین بە دوی و دروستەکەی ئەو کاتە بۆ مەولانە زۆر گرنگ بووە و خەڵک بۆیە بۆتە شتێکی عالەمی لەسەر ئاستی هەموو خەڵکی هەزەکە پێویستی بە مەولانە بۆ ئەوی چونکە ئارامی دڵی پێویست بووە بۆیە مەولانە لە باسی دڵا دەڵێ دڵ ئەو کاتە دڵە و هەستی پێ دەکرێت کە دڵبەرێکی هەبێت و بێبی بە ئەگەر نادڵ نییە دڵی تۆ هەر لە جێگای خۆی بێت و هیچی تێدا نەبێت و زیندوو نەبێت و حەیەوی نەبێت هیچ نییە ئەم دڵە دڵ ئەوەیە پڕ بێ لە خوددا دڵ ئەوەیە خودای تێدا بێ وە لە ڕوانگی تەڵەن جوانی خوددا عەزەمەتی خوددا باڵایی خوددا کە ئینسان لە ناو دڵی خۆی دەبێنێ هەموو شتەکان لەوێەوە تەمەشا دەکات هەموو شتێکی جوانی پێ جوانە هەموو شتێکی ناشرنی پێ ناشرنە هەموو شتێکی باشی پێ باشە هەموو شتێکی خراپی پێ خراپە چونکە لەو دیتنەوە تەماشای دڵی خۆی دەکات و تەماشای ئیمانی خۆی دەکات بۆیە با هەمیشە لەسەرەوە ڕاوەسین دڵمان لەسەر ئیمان پەروەردە بکەین چونکە دڵێ لەسەر ئیمان پەروەردە بێ قەت پەشیمان نابی قەت پەشیمان نابیتەوە لەی ئێستا من تەمەنێکم هەیە هەر کاتێک چونکە لە تەمەنێکی زۆر گەنجە التیزامم کردووە یعنی هێشتان هەر گەنجشی پێ نەدەوترا کە التیزام کردووە بۆیە هەرچەند ئاوڕە پشتە خۆم دەدەمەوە هیچ پەشیمانیەک نییە ئەها گەنج هەیە لە دوای خۆیان دنیایەک پەشیمانی هەیە بەڵام ئێستاش درەنگ نییە هەر گەنجێ لە دوای خۆیان پێویست ناکە ئاور بداتەوە ئێستا ئەمڕۆ ئەم لە حەزەیە ببینێ یعنی بۆ هەموو کەسێ بەڕاستی ئیسلام فێرمانەکە ئیمان فێرمان دەکا قەت ئاور نەدەینەوە لە پشتەوە ئاوردانەوە تەنها بۆ ئەوە بێ کە تێپەڕمان کرد بێ پشڕاند بێتمان وازمان هێنابێ ئەگەر نا هەر تەماشای پێشە خۆمان کەین و ئەم دڵەمان بە خودداوە ئاوەدانکەین بۆیە بۆی بەرهەمەکەی جوان بچنیتەوە بەرهەمەکەی باش بچنیتەوە بەڕاستی دەبێ ئینسان خۆی پەروەردەکە لەسەر ئەو ئیمانە خواییەی کە لەسەرمانە پێویستە عاریفان گوتویانە دانایان گوتویانە ئەگەر تۆ دەتەوێت بەرهەمەکەت پاش چەند مانگێ بچنیتەوە ئەوە گەنم بچێنە طبعا گەنم معنەویەتێکی زۆر گەورەیە ئەواتان لێ نەبێت گەنم ئەو گەنمەیە تر دەگەێنە ئارد و ئاردەکەی دەبێتە نان و نانەکە خراپە بیخۆین باسیەوە نییە حتا قورئان زۆر باسی زەخیرە دەکا باسی گەنمە گەنم زۆر مهمە گەنم زۆر مهمە ینی ئەوەی سەرەکی ئینسانە
بوونی سەرەکی ینی بۆ ژیان ومانەوەی ئینسان گەنمە گەنم بۆیە حتا لە خێرە خۆی گەورە باسی زیادەی خێر باسی گەنم دەکە وانە بە گەنم دەیشپێنێ دانایان دەڵێن ئەگەر تۆ دەتەوێت بەرهەمەکەت پاش چەند مانگێ بچنیتەوە و گەنم بچێنە ئەگەر دەتەوێت بەرهەمەکەت پاش چەند ساڵێ بچنیتەوە ئەوە دار بچێنە داری بەردار بچێنە پاش چەند ساڵێ دڵاندار کە یەکەم ساڵ عادەتەن بەری نادە دوای چەند ساڵێ بەری دەدە بەڵام گەنم پاش چەند مانگێ پێدەگە بەڵام دەڵێن ئەگەر دەتەوێت بەرهەمەکەت نەوەی دوایینەوە بچنیتەوە بەردەوام بێت بەرهەمەکەت ئەوە گەنج پەروەردە بکە مرۆڤ پەروەردە بکە پەروەردەکردنی مرۆڤ بۆ ئەوەی بەردەوام بەرهەمەکەی ببینی یعنی تەماشای ئەم ئەوەی پێغەمبەرمان کە صلی الله علیه وسلم بەر لە هەموو شتێ بەر لە هەموو هەنگاوێ بەر لە هەموو پلاندانانێک گەنج و کۆمەڵێک گەنجی لەو شوێنە پەروەردەکرد پەروەردەیەکی قایم پەروەردەیەکی دامەزراوە ئاخر هەر ئەو گەنجانە بوون ئەساسی ئەو گەنجانە بوو کە دەوڵەتی مەدینە دامەزرا هەرگەز ئەساسی ئەو گەنجانە بوون کە ئەم هەموو لە بیداتی مثلەن لە شەڕی بەدر دەبێتە وەکو بڵێ وێنایەکی زۆر گەورە و عەزیم ئەگەر سەحابیەکیش دواتر هەڵەیەکی کردووە دەیانگوت ئەسحابی بەدرە ها ئاگاتان لێبێ حتا عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێکە هەندێک گەنج دەنێرێت بۆ وڵاتی شام و بۆ مسروانە دەڵێ ئاگاتان لێبێ ئەمانە ئەهلی بەدرن یعنی یەکێک لە فەزڵەکان فەزڵی ئەوەیە کە لە بەدرا بەشدار بوون کە گەنج بوون بۆیە ئەم بابەتە زۆر مهمە ئێمە بەڕاستی بابەتی پەروەردەی دڵ و دەروون و مرۆڤ کە ئەلحەمدوللا ینی یەکگرتوو لەوە زۆر لە پێشە بەڕاستی هیچ هاوتایەک و وەکو بڵێ شان بەشانێکی نییە لە هەموو لایەنەکانیت کە زۆر کاری لەسەر ئەوە کردووە هەم لە دیوی معریفیەکەی هەم لە دیوی زانی کە ئەمڕۆ بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە بە تێکرایی ینی شتی زۆر جوانم بینی ئەوە زۆر گرنگە کە ئێمە لەسەر پەروەردەکردنی مرۆڤ بەردەوام بین ینی بەڕاستی گەنجی دەرفەتێکە بە هەدەرچوونی ئەم دەرفەتی گەنجیە بزانە هەموو دەرفەتی ژیانت بە هەدەر دەدا ینی ئەوەی لە گەنجیە نەیتوانی بێ خۆی کۆ کاتەوە دڵی خۆی یەکلایی کاتەوە خۆی ئاراسەکە لە بۆ خوددا ناسی و خواپەرسی بە حتمی تەمەنی پیریەکەی باش نابێ خۆش نابێت چاک نابێ قسەیەکی زۆر گەوهەرین هەیە دەڵێ من ئەهانە شەبابەه ئەهانەته شەیبەته هەر کەسێ تەمەنی گەنجایەتی بە هەدەر بدا بێبەهای بکە بەشتی حاشە پڕوپوچ بەڕێ بکە ئللا لە تەمەنی پیریە ئەم تەماشاکردنی کە ئەو بەرامبەر ژیان هەیبوو لە گەنجیا ئللا تەمەنی پیری وا تەماشا دەکرێت ئللا تەمەنی پیری وا دەبێت بۆیە ئەهانەته شەیبەته یعنی پیری ڕیسوای دەکا سووکی دەکا وای کو ئەو تەمەنی خۆی لە گەنجیا بەفیڕۆداوە پیرەکەیشی بە هەمان شێوە و ڕنگدانەوەی ئەو گەنجێ دەبێت بۆیە گرنگە بەڕاستی ئەم تەمەنەی خۆمان بزانین لە چی بەڕێ دەکەین بۆی قەت لێی پەشیمان نەبین و هەمیشە سەربڵند بین هەمیشە دڵمان پڕ بێ لە جۆش و خڕۆشی ئەم ئیمانەی کە پەیوەندیمان لەگەڵ خوای گەورە بە چاکی و دروستیە تەمان ئەگەر بمانەوێت ئێمە تام و چێژ لە ژیان بکەین ئەوە دەبێت بە ئیمانەوە ژیان بکەین بە حەقیقەت بە تاعەت و بە عیبادەت و بە فەرز و بە سونەت و بەوانەی کە لەسەرمانە بیڕازێنینەوە وە خۆ پارێزیش بکەین لەسەر پێچی فەرمانەکانی خۆی گەورە ژیان ئەوەیە تۆ بە عیبادەت و تاعەت و بۆی خۆی گەورە داوای لێکردی بۆی پێغەمبەر داوای لێکردی بۆی کە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر خۆمانە جێبەجێکەین بۆ خۆمان جوان بکەین چکەوە نا ئێمە شتەکان جوان دەکەین ئەو عیبادەت و ئەو تاعەتانەی ئێمە دەیکەن دەبێتە مای ئەوەی کە بەڕاستی ئێمەی پێ جوان بین ئێمەی پێ بەشکۆ بین ئێمەی پێ گەورە بین وە خۆ پارێزیش بکەین لە سەر پێچەکانی کە خوای گەورە نەهی لێ کردووە و پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێ کردووە ئێمە بەڕاستی گرنگە چاولێکەریە و ئەسبابانە بین کە ئیمانمان بەرز ڕادەگرن ئیمانمان پارێزراو دەکەن ئیمانمان دامەزراو دەکەن یعنی دەستپێک و یا یەکەم خاڵ و گرنگترین لە هەموو شتێ ئەوەیە دڵقایمکردن بە هەر شەش ڕوکنەکەی ئیمان ئەوە زۆر مهمە لەوانەیە بە سادەیی وەرمانگرت بێ هەر شەش ڕوکنەکەی ئیمان زۆر گرنگە وەکو خۆی وەرمانگرت بێ بەو تەبیعەتەی کە لە قورئانە باس کراوە بەو تەبیعەتەی کە لە
فەرمایشەکانی پێغەمبەری نازارمان باس کراوە عەلەیهی ئەفضەل الصەڵاتی وەسەلام دڵی پێوە قایم بکەین و پێوە پابەند بین چونکە هەندێک جار ئینسان ڕاستە ئیماندار و نوێژ دەکات و ئەوە هەندێک لە عیبادەتەکان جێبەجێ دەکات بەڵام لە هەندێک لە ڕوکنەکانی ئیمانە سارد و سڕە یا شلگیرە یا توندگیرە ئەم ئیسلامە وانە ئەم ئیسلامە تەبیعەت و سروشتی خۆی ئاسێکی وەسەطی وەکو چۆن بڕواکەت هێناوە دەبێت لەسەر ئاسی بڕواکەشت لە عالەمی جێبەجێکردنیشە لە دنیای تەطبیقیشە تەطبیقیکەی جێبەجێکەی ئیمانەکەت بەوە بێ بەو ئەندازەیە بێ بەو ئاستە بێ بەو بەرزیە بێ بۆی ئەوەی کە خوا داوای کردووە طبعاً ئەوەی نییە مثلا دوو ڕێگای هەبێ یەک ڕێگای وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری یان طبعاً وسائلی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ فێرکاری جودا بووە جاری وایە بە شێوەی پرسیار مثلا شتی گوتووە جاری وایە بە شێوەی مەوعیزە جاری وایە بە شێوەی ڕەسمکردن جارێکیان کە دانیشتووە خەتێکی ڕاستی کردیە دواتر خەتێکی بەلای چەپ و خەتێکی بەلای ڕاستی کردووە بەلای ئەو خەتێ ڕاستێک کە لە ناوە ڕاستە کردوێتی فەرموویەتی ئەمە ڕێگای خوددایە و ئەوەی چلای چەپ ئەوەی چلای ڕاستەکەیشی ئەمە ڕێگای شەیتانە یعنی دروست وایە ئیمان بە شەش ڕوکنەکەی ئیمان دەبێت ئینسانی مسلمان زۆر ئیمانی قایم بێت و زۆر لەسەری دامەزراوە بێت و زۆر پێی پابەند بێ هیچ نییە یعنی حتى مثلا باسی هەندێک شت عیبادەت دەکرێت دەڵێ ئەگەر باوەڕی پێی بێ و ئەگەر نازانم لە تەمبەڵی وای بکات و یان مەسەن هیچیان ئینسان کافر ناکەن بەڵام بڕوابوونەکە جارێ بە پلەی یەکەم و بە مەقامی یەکەم گرنگە چونکە ئیمانەکەدا دەمەزرێنێ دواتر شتەکە دەکەوێتە سەر خەتا و سەر ئەوەی کە تۆ تاوانت کردووە خەتات کردووە خۆی گەورە مەسەن شتێک کە خۆی گەورە داوای لێ کردو جێبەجێ نەکردو خەتاکەی هەڵدەگری بەڵام بابەتی ئیمان بابەتێکی دیە دەبێت تەواو دامەزراو بێت تەواو ڕاستەڕێ بێ ئینسان لە بابەتی ئیمانە خاڵێکی تکە ڕووکردنە قورئان کە زۆر گرنگە و هۆکاری ئەوەیە کە دڵ لەسەر ئیمان بمێنێتەوە یعنی بۆچی قورئان بە سەرچاوەی دامەزراوی ثەباتی ئیمان بزانین چونکە بەڕاستی هەمومان دەزانین خوێندنی قورئان چوونە خزمەت قورئان تەئەمولکردن لە قورئان تەدەبورکردن لە قورئان وا دەکات کە دڵ و دەرونی ئینسان بە زیندوی بهێڵێتەوە کاریگەریەکی لەسەر دڵ و دەرونی ئینسان دەبێت کاریگەریکە و کەسەی کە قورئانەکە دەخوێنی یاسی پێ دەکەی حتى جاری وایە تۆ لە قورئان خوێندنە هەزەکەی لە کام جێگای تۆ لە کام جێگای قورئانی و تۆ بەدیوە باشەکەی بەدیوە سلبیەکەی مەسەن جاری وایە خەتا ئینسان خەتا دەکا لە قورئانە کە دەی خوێنێت دەزانی جێگاکەی دەزانی هەز بە تاوانەکەی خۆی دەکات هەز بە خەتاکەی خۆی دەکات بەدیوە ئیجابیەکەشی بە هەمان شێوە خۆشحاڵێکی بۆ دروست دەبێت کە قورئان دەخوێنێت دەزانێت چونکە قورئان ینی ڕیسالەیە پەیامە بۆ ئەوەی تۆ ژیانت لەسەری ڕێک بخەیت و بۆ ئەوەی بێتە بەرنامە و نهجی ژیانت کە لەوێوە تۆ دەخوێنیتەوە کاریگەریەکەی لەسەر دروست دەبێت دەزانی تۆ لەکوێی قورئانی بۆیە گرنگە ئینسان ڕوو لە قورئان بێ و بتدبر وبتأمل يعني هر أولا مثلا خو خلق بخوا وند قرآن دخوانه بلام كتماشاي رفتاري كي تماشاي جلوبرجي كي إيش آثار قرآن إيش لسنا بنيوتانا ما حقيقته إما باسي رو كردنا قرآن لكن بتأمل وبتدبر وبتجيشتنو حتى جاريواته مثلا لسر آياتك لسر كلماتك بيسر راب وسيا قردزاني أو يكتب بو دروز دبي يعني اشتكت بو دروز دبي يا تيجيشتنا يا تينجيشتنا يا ده تبي بزاني أم حالتك حالتك يعني كقرآن باسي كردوا بويا لبي والراوسي حتى مثلا جاري اشتكي بخيته بر يا لا أجرشتك لا ببنوسي شو أو قرآن بويا ما وابي بيستنا قرآن بخوينه خلقها بويا رمضان بخوا ما بنقول شجار ختمي قرآني كردوا بلا من لسر رفتاركين لسر بالا بوشكي أساري بوشوي ديار نبوا دائما والله بحال يكجار ختمي قرآن ده كم بخوا زور دين داريش نيم بلام من وقرآن ناخوينم كبصرياتي فرمم يعني حتى جاري وإنسان توبوهم مثلا نوانية كان ختمي قرآن بكي جاري قرآن يعني آياتي دخويني لو آياته أو دخود دبيني ودته زور لسري الراوسي زور هلو يصير لسر بكي يعني خوي جورك خوي باسي قرآن ده كباسي ودكا كشفاية باسي ودكا كآرامية باسي إلا بوا إنسان ضلو دروني آرام وآسود دبي كامش حاشا هالنقرا وكاتك إنسان روي للقرآن به كاتك إنسان ضلي بقرآن وبه وقرآن بخواني وآقاي لقرآن به إلا خوي جورة بجينا الله إلا خوي جورة بجينا الله إلا خوي جورة لها مو حالة
إلا إنساني باوردار كإيماني هنا بابا رب العالمين وإيماني لنا ودڵدابوو إلا خوای گەورە ئەو کەسانە وا لێ دەکات کە ڕێگای چاکە بگرن و ئیمان لە دڵیان سابت بێ و ئیمان پڕ بێ لە دڵیانە. يعني رب العالمين دەفەرمێ يثبت الله الذين آمنوا خوای گەورە ئەوانە دامەزراو دەکا ئەوانەی کە ئیمانیان هێنا بالقول الثابت في الحياة الدنيا. أما باسي دنيايا يعني وأنا زان يعني هندي كس وا خوي حالي بكايتر أوي كيما ديكين ولا تشاكا ولا باشري ولا وەکو وەڵی خێر و چاکە و چاکەکاری و عیبادەت و تاعەت و نازانم هەرچی لە عیبادەت و ئەوەی کە بە شەو نوێژ و بە قورئان خوێندن و هەمومان بۆ قیامەتە بۆی ها لەوێ هەگمەمان پڕ بێ. هەر بۆ نییە باسی خوای گەورە باسی حیات دنیاە، باسی حیات دنیاە، ڕووکردن لە قورئان و التزامکردن بەم ئیمانە ئیلا خوای گەورە دەفەرمێ ئەمانە بە قەولی ثابت لا ژیانی دنیاانە بەختەوەری و سەعادەتیان دەست دەکەوە و دامەزراو دەبن. و پاشتر خوای گەورە دەفەرموێ کە بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. باسی ئاخرەتیش دەکە، یعنی ئەوەی ئێمە هەم بۆ دنیای هەم بۆ ئاخرەتیش. بۆیە یعنی ئەوە نەبێت کە هەر فکرمان لەوێ بێ ئێمە هەرچی دەکەین بۆ قیامەتمانە، نا بۆ دنیاشمانە. چکە لە شوێنی تریشە خوای گەورە قورئان باز دەکا ئەوەی ئیمانی بەخوای رب العالمین هەبێ و کاری چاکە بکە. خوای گەورە دەفەرمێ ئێمە لە دنیای ژیانێکی طیب، ژیانێکی یعنی بەختەوەر و سەعادەتی پێدەبەخشین. ئەمە لە ژیانی دنیا، باسی ژیانی دنیا چ بۆ پیاوانە و چ بۆ ئافرەتانیش هەردووکیان بە ئەوە هاتووە. لەبەرەوە باسەکە باسی ئیمانە، باسی ثەباتی ئیمانە، هەم بۆ دنیامان دەبێتە سەعادەت و بەختەوەری و ژیانێکی حەقیقی و هەم بۆ ئاخرەتیشمان. ويضل الله الظالمين. بەڵام ئەوانەی کە ڕێگایان لێ تێک چووە ئەوە ئیتر لە تاریکیا زۆرتر دەمێنەوە. خاڵێکی تر زیکر و یادی خوددا. طبعا زیکر و یادی خوای گەورە لە هەر هۆکارە پێشەنگەکانی یان پێشینەکانی دامەزراوی ئیمانە. ئینسان چەند دڵی بەخواوە بێت، چەند زیکری خوای گەورە بکە، چەند یادی خوای گەورە بکە، ئەوەندە دڵی لەسەرەوەدا، ئەوەندە دڵی جێگای شتی تکەی تێدا نابێتەوە. کە ئینسان يعني دڵی ئینسان وایە، طبیعەت و سروشتی ئینسان وایە، ئەگەر بە شتێکەوە مەشغوڵ نەبێت شتێکی تێدا دانەنێ بە شتێکی تکەوە شتێکی تکەی دەچێتە ناو، شتێکی تکە جێگای خۆی دەکاتەوە. بەڵام ئینسان چەند بە یاد و زیکری خوای گەورە مەشغوڵ بێ ئەوە ئیمانی سابت دەبێ. دوعاکردن يعني دوعا وەکو چۆن نوێژ پەیوەندی ئێمە و ویساڵی ئێمە لەگەڵ خوای گەورەیە، دوعاکردنیش يعني هەمیشە پەیوەندیەکی زیندوو، چەند دوعا بکەین، چەند لە خوای گەورە بپارڕێنەوە. دوعا لە هەرە عیبادەتە لە پێشینەکانەکە. پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ الدعاء مخ العبادة. ابن عربی دەڵێ مخ العبادة مەبەستی ئەوەیە کە ڕوح العبادەیە، يعني تۆ کاتێکە ئێمە دوعا دەکەین يعني ئەمە ڕوحی عیبادەتمان بەجێهێناوە. دوعا زۆر زۆر گرنگە. جا خوای گەورە يعني ئەو کەسەی کە دوعا ناکە ناپارێتەوە، داواکاری و تەڵەبی خۆی ناگەیەنێ، لێی تووڕێ. بە فەرمایشتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ من لم يسأل الله يغضب عليه. هەر کەسێ داوا و تەڵەب لە خوای گەورە نەکات و لە خوا نەپارێتەوە، خوای گەورە لێی تووڕێ. پێچوانەی ئینسان ئەگەر دوو جار شتێکت داوا لێکرد لەوانەیە پێی ناخۆش بێ، ناڕەحەت بێ، دڵگران بێ، بەڵام خوای گەورە پێی ناخۆش ئەگەر داوای لێ نەکەی، ئەگەر تەڵەبی لێ نەکەی. حتى مثلا لأثر هاتوا ضلي خوي جورا يحكي مثلا باسي تأخير بوني دعاء ضلي خوي جورا بملائكة ضلي أم فلان بنديم كدعاء دك أنا زي جرتوا ضلي أم فلان بنديم كدعاء دك دعاء كي دعاء بخن زاني بو شو خوي جورا خوي وادا فرمي بملائكة ده فرمي شو كبيم خوش جملة دعای ئەم بەندەیە بێ، گوێم لە دەنگی ئەم بەندەیە بێ. ئێوە بینیتانەمە بە طبیعەتی خۆمان هەندێک کەس دوعا ئەوەندە خۆش دەکە، ئەوەندە خۆش دەکەن، خۆمان حەزمان لێ، گوێمان لە دوعا. خوای گەورە یعنی حەزی لێ لە هەندێک بەندەی کە دوعا دەکە، حەزی لێ هەر دوعا بکە، حەزی بۆ پارانەوەیە و بۆ ناورانەوەی و بۆ تەڵەبکردنەیە. جا چ خۆشە خوای گەورە حەزی لە دەنگت بێ، حەزی لە جۆری تەڵەبت بێ، حەزی لە داواکاری تۆ بێ. بۆیە دوعا زۆر زۆر گرنگە و ئیمان بە سابتی بە دامەزراوی لە ناو دڵدا دەهێنێتەوە. دوعای پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم کە قورئان دەفەرمێ لە سەرزاری ئەو
ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. دائما إنسان براسي دم بدعاء بيت ودعاء بك وببارته وبزاني براسي دعاء كردني يعني قصة كردنا لقل خوي جورا يعني نزق بونوية لقل خوي جورا يعني بيوندي باشية لقل خوي جورا. پیغمبر صلی الله علیه وسلم که بردوام دعایکی دوباره کردیته و بردوام کردیتی یا بلین زور کردیتی یا مقلب القلوب ثبت قلبي على دينك ام دعای زور چون اگامان لبه ضل اوانیه بره توابم راسم توا هیچ مشکل منما او ایمان ما و نویج دکم و روجو دگرم و فلان و فیسار دکم ضل يعني قابلی گورانه بویا ام گورانه پیغمبر صلی الله علیه وسلم ضلی پیغمبر کی ده گوره بلام هیچتان ام دعای کردوه يعني پیغمبر عليه الصلاة والسلام بوي فيري إيمة بكا بوي إيمة تبجينه كدعاء كردن بو أوي ضلمان راس الربي راوستاو بيه دامزراو بيه چندا جرنجا شاعرش قوتيتي فاحذر على القلب من قلب وتحويل قد سمي القلب قلبا من تقلبه حد بروي يعني ضل دائم يعني اوي هذا اللي ضل يقورا ضل سر حالتك نامنته بود تو دبي دائم بهزي كي بايمان دائم بري كي لايمان دائم ايمان وذكر يادي خوي قبرك بوي وبيري بينته ضلك او شتي كشاينه جايبه بو جايبه خلك يتكاب قابون وحريزبون لسر اورغاي كغرتي تبر براسي سباتي دا مزراي لسر اورغاي بروابون متمانەبوون بەسەر ئەو ڕێگایی کە تۆ گرتوتە زۆر گرنگە چونکە ئەگەر متمانەت نەبێ ناتوانانی ڕێگاکە بکە یان بە خاوی دەیکە یا بە بێتاقەتی دەیکی یا بە ساری دێکە بەڵام کە متمانەتە بوو زانیت ڕێگاکەی تۆ دروستە ڕاستە تەواوە ئیتر ینی حتا نەسڕەتیش لەوێوە وەدەستێ خۆپەروەردەکردن لەسەر ئیمان و دەستپێکی هەیە بەڵام کۆتایی نییە عەزیزەکانم کەس نەڵێ گەیشتم بەخوا تەمەنت نازان پیری نوغان بێ پەروەردەکردن و خۆپەروەردەکردن و نەفس پەروەردەکردن بەردەوامی هەیە من پێویستم بە خۆپەروەردەکردنە تۆ پێویستت بە خۆپەروەردەکردنە دەستپێکی هەیە بەڵام کۆتاییەکەی نییە کەسمان ناگەینە لووتکە ئەو وەختەی دەگەڕینەوە لای خۆی گەورە هەکبەکەمان کە حیساباتی بۆ دەکرێ و کە کتابەکەمان وەردەگرن ئەو کاتە تەواو بووە تا لە دنیای تەواو نەبووە پەروەردەکردن و خۆپەروەردەکردن و نەفس پەروەردەکردن بەردەوامیە تێڕامان لە چیرۆکی پێغەمبەران و دیراسەکردن و کەڵک لێوەرگرتن و کارپێکردنی يعني خوي جورا خو هروا بو باسك شيروكي بحكايتي بو ما نيهناوا بلكو اما طبعا دقه وردقرين باسك وردقرين القران وردقرين وكلا نقص عليك من انباء الرسل ما نثبت به فؤادك بو ويا كان ضلت في راوستاو جيجر به وجاءك في هذه الحق وموعظه وذكرى للمؤمنين هم موعظه هم ذكرى هم بوي كشاويان ليبكين ابن عباس طبعا شتي دڵێ کاتێکە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێ بێ کە خسرانە ئاگر دوعایەکی کردووە ئەم دوعایە ئاگرێ دەکاتە ئاو ئەم دوعایە وای کردووە ئیتر هەرچی تمەینانە بە پێغەمبەر ئیبراهیمدا سەلامی خوای لێ بێ دەفەرمێ ئەو دوعای کردووە حەسبی الله ونعم الوەکیل ابن عباس وا دەڵێ متمانە بۆی کە ڕێگاکەت ڕێگای پێغەمبەرانە و ڕێگای پیاوچاکانە و ڕێگای ساڵحانە و ڕێگای ڕازگۆیانە و ڕێگای ئەزانان ئەوان پێشتۆ تاقییان کردوت و بۆ ئێمە هیچ گومانە نەبێ ئەو ڕێگای تۆ ئێستا گرتوتە ڕێگای ئەوانەیە پێش هەموو کەسەی پێغەمبەرانە و ڕێگایان گرت پێش هەموو کەسە ڕێگای پێغەمبەرانە بۆیە هیچ بە هیچ شێوەیەک یعنی ئەدنا شکل لەوە نەبێت تۆ لە سەرکەوتنای تۆ دەگەیتە مەقام خاڵێکی کە هەستکردن بەوەی کە تۆ هەڵبژاردەی خوای گەورە چلەوە گەورەترە چلەوە جوانترە چلەوە بەشکۆترە کە تۆ لای خوای گەورە هەڵبژێردرابی ئەخر کەسێک کە بۆ ئەم دینە هەڵدەبژێرێ لای خوای گەورە دی کەسێکی ترکە خەریکی ئەم دینە نییە لای بەلای ئەم دینە ناکاتەوە یعنی خوای گەورە ئاوری لێ ناداتەوە کەواتە یعنی ئەم هەڵبژاردنە کە تۆ ئێستا لێرە دانیشتی ئەم دینداری کە تۆ دەیکەی هەڵبژاردننی خوای گەورەیە خوای گەورە تۆی خستۆتە ئەم ڕێگای هیدایەتە ئەگەر لا تهدی من أحببته ولكن الله يهدي من يشاء جاء أما سباسي ده يقول الحمد لله وسلام على عباده الذين آمنوا عباده الذين اصطفى بۆی ئەوانەی کە خۆی گەورە هەڵی بژاردون بەڕاستی جێگای ئەوەیە کە شانازی بە خۆیان بکەن و ئەوانە عیباد الله کە بە خۆی شکۆیە کە شانازیەکە خاڵێکی تکە گاندنی ئەو پەیامەی کە هەڵت گرتووە نفسی ئینسان ئەگەر ڕۆ و ئاراستە دروستەکەی ئاراسەی نەکەی و جوڵەی پێ نەکەی فاسد دەبێت یعنی طبیعەتی نفسی بەشەری وایە دەشێوێ
نفست بۆ ڕێگا ڕاستەکە بۆ ڕێگا دروستەکە ئاڕاستت نەکرد و بە پێویست بەکارت نێنە دەشێوێ شتی تکەی تێکەڵ دەبێت لا دەدا بەرەو چونکە نفس لە هەموو شتێک خەتەرترە بۆ ئەوەی ڕۆ سەرپێچیکردن بڕوا بۆی خەتا بکە بۆی بیر لە شتی شەهوات و خراپەکاری و ئەوانە بکاتەوە نفس دەبێت دروست ئاراسێکی ڕاست ئاراسێکی بیگری کوردەواری خۆمان دەڵێ ئەگەر بیگری مشتێکە و بەریدەی شارێک ئەم شارەیە تۆ دەبێت بیگری بیکەیتە مشتەوە بۆیە مەسەلەن حتا قسەی زۆر هەیە لە مثلا عمەری کوڕ خەتاب ڕزای خۆی دەرێ کاژارێکیان داناوە دەڵێنەوە چیە دەڵێەوە دامان ناوە هەندێک لە کافرەکانیان بە شێوەی ژەهر کە کوشتووە دەڵێ ئەوە دامان ناوە لۆ کوشتنی کافرەکان بەبێ دەنگ دەرەوە بۆ من زۆر بەلەزەتە بۆی نەفسی خۆمی پێ ئەوە بکەم گادنی خاڵێکی تکە هەمیشە ڕوو بەرەو خێر بە یەکێ لە عنصری سەباتی ئیمانەوەیە کە ئینسان لە خێردا بێ چونکە سەروەرمان دەفەرمێ ئین من الناس ناسا مفاتيح للخير مغاليق للشر بخوا زور زور مهمة لحر جايك بخير با لحر جايك پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي خلقاني هن لحر جايك من معي خيرن كليلي خيرن درقاي خيرن بوش تكدبنا خير يعني قسيك يعني كرد بخير ديكن شتيك يعني كرد بخير ديكن ودرقا داخري خرابه وشرن يعني قد درقا اگر شتيك شر بيلوي ئەوان دەرگاکە دادەخەن نانەوێ ناڵن دەرگاکە بکرێتەوە بەڕووی شەڕە خاڵێکی تکە سیقە و متمانە بە سەرکەوتنی ئیلاهی کە بەوەی ئایندە بۆ ئیسلامە یعنی ئێمە بەڕاستی کە بڕوادارین بەم دینە بەم قورئانە بەم فەرمایشانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە سەرچاوەی ئێمە بڕوای ئێمە ئەوەیە کە خۆی گەورە دەفەرمێ رب العالمین دەفەرمێ ئینا لننصر رسولنا أو وكو بيغمبران أي إما والذين آمنوا في الحياة الدنيا واش أقاتان ليبي وأنا زان دي ليرة كزولين وليرة حالمان باشرية وليرة هرد بيها تحمل بكين دفرمي في الحياة الدنيا سريعا دخين خو سركوتنا أولية كا إما كزي شاومان يا بوي كدوربينين بوشتا كان دبينين دفرمي أما بو حياة الدنيا وفي الآخرة ويوم يقوم الأشهاد لو روجيك تر حسابه كان دكرين وشاهد كان درين بو روجش خالك يتكا وابزم وقت من برو توابون ده خالك يتكا أويكا معرفة وزانين وناسيني باطل وإغراء نبون بي أما لسردمي كان دنيا بريتي لإغراء كردن دنيا بريتي لباطل عزيزة كانم تشاوة كاني من زۆر ئاگاتان لێبێ بەڕاستی ئەم دنیاە وەکو دنیایەکی درۆینە دێتە بەرچاو خوای گەورە خۆی پێمانێ بۆیە من بەڵگە و دەلیلی قورئان تام بۆ دەێنمەوە بۆی بزانن ئەم قورئانە هیچ شتێکیەوە بەجێ نەهێشتووە کە ئێمە دەرونی ئێمە گومان و شتێکی بۆ دروست بێ قەلەقێکی بۆ دروست بێ نە ئارامیەکی بۆ دروست بێ رب العالمین دەفەرمێ لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد ئەوانە ئیغراد نەکەن کە خەریکی کوفرن لەم وڵاتە لەم شارە لەم دنیای ئێمە کە تێیدا دەژین تووشی ئیغرا نەکەن بەوانە ئیغرا مەبە چونکە بەڕاستی فەئەمە الزەبەد فەیەذهەبوا جوفاء چونکە ئەمانە وەکو کەفی سەها بینیوتان خەڵکێکی زۆرمان بینی زۆر ناوی هەبوو زۆر خەڵک بە پیرەوە دەهات و ناوبانگی دەرکرد بوو دنیای دەور و ئێمە بەروی ئێمەی پڕ کرد بوو کە مرد و کەس نەبوو ئەسڵەن بە دوای مەلا دەگەڕان مەلای نەبوو تەلقینی بدا بۆیە ئەوەی کە کوفر دەیکا ئەوەی کە ئیلحاد دەیکا بە چاوی خۆتان بینین ئەمری واقعە لەسەر ژیانی ئێمە دەوروبەرەکەی خۆمان بینی بۆیە یعنی ئەوە دەبێت گەنج زۆر دامەزراو بێت زۆر ئامادە بێ بۆ ئەوەی خۆی بپارێزێلەوە خۆی پارێزێ لەو ئیغراءاتانە ئاخر شتەکەش ئەوە نییە بڵێ سادە بێ من بۆیە بە ئەوەی باسی دەکەم یعنی گەنج کۆمەڵێ حەز و کۆمەڵێ ویستی هەیە کە بەڕاستی ئەم شتانەش وا بۆ گەنج پیشان دەدرێن کە ینی گەنج بیەوێت گەنج بیەوێ وەکو بڵێ گەنج ویستی لەسەر ئەوە هەبێ ئەمە طبیعەتی گەنجە گەنج شتی دەوێ شتی زۆری دەوێ هاتە ئێستا کۆمەڵێ بابەتی ئافرەتانەی مەسەلەی میکیاج و مەسەلەی نازان ئەم شتانە لە گۆڕێ ئەمە قسەی دەوێ بەڵام ئەمانە زۆر سادن لە چاوەوەی کە کۆمەڵگا هەڵگەڕاوەتەوە بە شێوەیەکی زۆر نادروست کۆمەڵگا ینی کاری لەسەر دەکرێت شتی زۆر خراپ و زۆر قێزەون لە ناو کۆمەڵگا وەکو بڵێ بە شتێکی ئاسایی بازەکرێت بەڕاستی دەبێت ئاگامان لێبێ بەو شتانە هەڵنەخەڵەتێن بە شتانە ینی ئەو بۆ دەوروبەرەکانی خۆتان بەڕاستی بزانین ئەمە شتێکە دێت و دەڕوات و تەنها بۆ تێکدان و بۆ
نائارامی و بۆ ئەوەیە کە ئینسان شیرازەی ژیانی تاکی وەکو کۆمەلگاشی لێ بشێوێت. ئینسان شتێن لە ژیانمانە زۆر گرنگە، ئێمە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تاوە دە ماوسەد و خاڵماوەتەوە شتێک کە زۆر گرنگە و قورئان زۆر یعنی بەحوب باسی کردووە، بە لەگەڵبوون باسی کردووە. باسی سەبر زۆر جار تەبیعەتی ئینسان وایە، چونکە تەبیعەتێکی هەڵچوونی هەیە، زۆر جار لەسەر شتەکانە سەبری نییە. بەڵام هەم حەدیثەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الله يحب الصابرين إن الله مع الصابرين، يعني کۆمەڵێ ئاەتی زۆر تەئکید لەسەرەوە دەکات ئێمە پێویستمان بە سەبرە لەسەر شتەکانی دەوروبەری خۆمان، لەسەر ئەم دنیایی کە تێیدا دەژین پێویستە سەبر بگرین. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر، يعني زۆر نعمەتێکی گەورەیە کە ئینسان سەبریە بێت. هەر یەکێک بۆ خۆی مەسەن کۆمەڵێ شت لە ڕوویا دەکرێت، لە بەرامبەری دەکرێت، لە دەوروبەری دەکرێت کە سەبر دەگرێت، زۆر معجەبی پێی. هەر خۆی ئەم سەبرە زۆر گەورەیە. خاڵێکی تکە تێکەڵبوون بە ڕەفاقەت یا ڕەفاقەتکردن لەگەڵ کەسانی وەکو خۆتان باش، لەگەڵ کەسانێ تەمان تۆ بەغەیری ئەوانە کە تێکەڵدەبی بۆ تێکەڵدەبی خێرێکی پێ بگەێنی، چاکەیەکی پێ بگەێنی، داوەکەتی پێ بگەێنی. بیرکردنەوە لە بەهەشت و دۆزەخ کۆتایەتە، بەڕاستی بیرکردنەوەش لەوە وامان لێ دەکا هەم لە بەهەشت بیر بکەینەوە کە چ نعمەتێکی گەورەیە، کە چ بەختەوەریەک و سەعادەتێکە، هەم لەو دۆزەخەی کە چ ناڕەحەتەوە لەو دنیای کەمێ لە ئازار تەحمل ناکەیت و دۆزەخە چۆن تەحمل دەکەن، ئەوەش ڕێگایەکە بۆی ئینشاءڵڵا ئیمانمان پێی سابت بێ. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.